كم في يومك من قرآن، كم لك من ورد عيونه، قارن حالك بالقرآن. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسوله الأمين. أحمد أبواني عزيز، سلام ورحمة خواهي گەورەتان لەبی بەخێراتتان دەکەین. ئەمڕۆ سێشەممە ڕێکەوتی 25 ڕەجەبی 1445 هیجری بەرامبەر بە 6/2/2024 میلادی دەست دەکەین بە بۆنەیەکی تایبەت کە تێیدا دوو قوتابی لاوی بەهرەدار بەئێوە دەناسێنین کە سوپاس بۆ خوای گەورە تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. سەرەتای بۆنەکەشمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن زۆر بەڕێز قوتابی بەهرەدار کاک ئەحمەد هێمن دەست پێ دەکەین. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما. والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. صدق الله العظيم. خوای گەورە پاداشتی قوتابی بەهرەدار کاک ئەحمەد هێمن بداتەوە. بەڕێزان بەیەکەوە گوێبیستی وتەی زۆر بەڕێز سەرۆکی دەستگا دەبین با بەڕێزیان بفەرمێت. کەوتەی بەخێراتنە فەرموو. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بناوي أنجمني باڵای دەستگای نوری حکمە پڕ بەدڵ بە خێرات میوانانی بەڕێز دەکەم بە تایبەتی مامۆستایانی بەڕێز کە لە سلێمانی ڕاتەشریفیان فەرمووە یاخوا بەخێر بێن سەرچاوان دڵخۆشتان کردین. خوای گەورە هەروەکو لێرە لە خزمەتی قورئان ئێمەی بە یەکتر ناساند و بە یەکتر گەیاند. یا ڕەبی خوایە ئەوها لە بەهەشتی پانوبەرین لە خزمەت ڕەسوول الله صلی الله عليه وسلم بە یەکترمان بگەینی. بەڕێزان دیارە دەستگای نوری حکمە بە فەزلی خوای گەورە لە خزمەتی قورئانی پیرۆزدایە. ڕەجامان وایە لەو کەسانە بین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا کە معلوم جەنابتانە کە باس لە غوربەت دەکا کە دەفەرمی بەدە الئیسلام غەریبە وسيعود غەریبا کەما بەدە فطوبى للغرباء. ئیتر دیارە لە زەمانێکدا دەژین فعلا هەز بەو غوربەتە دەکەین فطوبى للغرباء. خۆشبەختی یان بەهەشتی پانوبەرین و ئەو دارێک کە لە بەهەشتە کە پێی دەگوترێت توبە لە بۆ کەسانێکەوە غەریبن. چێنە ئەو غەریبانە یا ڕەسوول الله؟ وەکو لە چەندین ڕوایەتدا هاتیە لەوانە الذين يصلحون ما أفسده الناس، ئەوانەی کەوا خەڵکی کە فەساد دەکەن ئەوان دێن هەوڵی ئیسلاحی دەدەن. هم النزاع من القبائل لە ڕوایەتێکەدا دەفەرمی ئەوانن کەوا لە هەر قەبیلەیەک وەکو بڵێ نەزع کراینە ئەوانە سبحان الله هەڵچێشتانە خوای گەورە ئەوانی هەڵبژاردیە. لە ڕوایەتێکەدا دەفەرمی کەسانێکن ئیدا نەقەسە الناس هم يزيدون، کاتێکەوە خەڵکی لە ڕووی ئیمان و ئیلتیزام و لە نوقسانیدا ئەوان لە زیاد و لە پەرسەندندان.
ئیتر لەخوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین و بە تایبەتیش ئەو قوتابی بەڕێزانەمان کە دەبینین ئەلحەمدوللا ڕۆژ لە دوای ڕۆژ کە بەروبووممان وا دێتە بەرچاو بە فەزلی خوای گەورە سوبحانەه وتەعالا وەکو ئێستا ئەوەی کە لەوەی کۆبووینەوە دوو قوتابی بەڕێزی بەهرەدار کە ئەلحەمدوللا لە دوای فەزلی خوای گەورە سوبحانەه وتەعالا بە هەوڵ و کۆشی برایانی بەڕێزمان لە بەشی بەهرەداران هەم وەکو ئیدارە هەم وەکو مامۆستایانی بەڕێز خوای گەورە پاداشت خێریان بداتەوە. ئیتر ئەو کاروانە بەردەوامە و پیرۆزبایش لەو دوو قوتابی بەڕێزە دەکەم و دوعای خێریشان لۆ دەکەین خوای گەورە تەمەنیان پڕ بەرەکەت بکە ببنەمایەی سەربەرزی لە بۆ خۆیان و لۆ دەستگا و لۆ خانەوادەکانیشیان خوای گەورە ئەو کاروانە بەردەوام بکە و خوای گەورە لە هەموو لایەکمان قبول بکە دووبارە بەخێر بێن سەرچاوانمان. خوای گەورە پاداشتی زۆر بەڕێز سەرۆکی دەستگا کاک دکتۆر عەبدوڵڵا بداتەوە. عەزیزان بەیەکەوە گوێبستی وتەی زۆر بەڕێز مامۆستا یوسف دەبین با بەڕێزیان بفەرمون. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و بەڕێزان میوانانی خۆشەوی سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. دیارە ئێمەش خۆشحاڵین بە خزمەتی ئەو میوانە بەڕێزانە و ئەم پەپولە جوانانە و ئەم گەنجە بەهرەدارە خۆشەویستانە ئەگەین. من لێرەدا زۆر کات لە خزمەتتانە ناگرم، تەنها ئاەتێک و فەرمودەیەک و بەسەرهاتیشی کورتان عەرزەکەم کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی ئەصحاب الکەهفەکە ئەفەرمێ ئینەهم فتیەة ئامنوا بربهم وزدناهم هدى. خوای گەورە باسی ئەو گەنجانەکە کەوا ئیمانیان بەخوا هێناوە، جا فەرمێ ئەوانە کۆمەڵێ گەنج و لاو بوون کە وەکو معلومی جەنابتانە گەنج و لاوەکان دڵی کۆمەڵگان، جوولێنەری هیممەت و ورەبەرزی کۆمەڵگان. ئەگەر لە کۆمەڵگایەکە گەنجەکان چاک بوون ئینشاڵڵا هەموو کۆمەڵگاکە چاکە بێ. ئەگەر گەنج و لاوەکان و منداڵەکان بە جوانی و بە چاکی پەروەردەکران ئەوە بەڕاستی کۆمەڵگاکەش بە چاکی و بە جوانی پەروەردا بێ. جا خوا فەرمێ ئەمانە ئیمانیان بەخوا هێنا لەسەر پەیامی خوای پەروەردگار ئەڕۆیشتن، خوای پەروەردگاریش هیدایەت و چاوڕۆشنی و ڕێنمایی بۆ زیادکردن کە ئومێ دەکەین ئەم گەنجە جوانانەش ئێمە سپاس بۆ خوا دڵمان پێیان خۆشە. خوای پەروەردگار پاداشتی خێری ئەو مامۆستا بەڕێزانە باتەوە کە خزمەتیانەکەن و ماندووە بن لەگەڵیانە کە ئینشاڵڵا دڵمان پێیان خۆشە. ئەو کەسانن کەوە خوای گەورە شارەزای کردوون و ڕێگای هیدایەت و ڕێنماییان پیشانەدا لەم ژیانی دنیادا. پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم باسی ئەو کەسانەکە کە لەژێر سایە و سێبەری ڕەحمەتی خوادان، یەکێک لەوانە دەستەیەکن کە فەرمێ شاب نەشەئە فی عیبادەتی الله، گەنج و لاوێک کەسێک کە هەر لە منداڵیەوە لە مێردمنداڵیەوە لە تەمەنێکی بچووکەوانێ لە عیبادەتی خوادا تەمەنی خۆی سەرفەکە. ئەم ئینسانانە لەژێر سایە و سێبەری ڕەحمەتی خوای پەروەردگارن، سەرەڕای ئەوەی کە لە دنیاشە بە ئیزنی خوای پەروەردگار خوای گەورە هیدایەتیانەدا و شارەزایانەکە و ڕێنماییانەکە و ئەیان پارێزێ لە هەموو هەڵە و پەڵە و کەم و کورتیەک و لەو جە و محیط و بیئەی کە خراپەی کەوا تایە ئەژین بە ئیزنی خوای پەروەردگار. خوای پەروەردگار یارمەتیانەدا و دەستیان ئەگرێ مادەم لەگەڵ قورئانی پیرۆزان، مادەم لەگەڵ بەرنامە و پەیامی خوای پەروەردگاران، خوای پەروەردگاریش بە ئیزنی خۆی شارەزایانەکە و دەست بە باڵیانەواگرێ و نایەڵێ سەرگەردان و گومڕا و ماڵوێران بن. مامۆستا محەممەد غەزالی خوای گەورە لێی خۆش بێ ئەفەرمێ جارێکیان لەگەڵ کۆمەڵێک لە گەنج و لاوەکانە ئەڕۆیشتین بەرەو پایتەختی یەکێک لە وڵاتەکان کە ئەو شوێنە دیارە وەسائیل و هۆکاری ئیغڕاکردن و لە خشتەبردننی گەنج و لاوانی زۆر لێبوو. منیش زۆرە ترسام پێشەوەی کەوا بگەینە ئەو جێگەیە زۆر دڵە خورپەم بوو، ئەترسام هەموو خوایە جان ئەبێ ئێستا چی چاوەڕێ ئەم هەموو گەنجە جوانە بکە؟ ئایا شەیاطینی ئینس و جن چاوەڕێیانەکەن پیلانیان بۆ دانێن و بەلاڕێیانە بەن و تووشی خراپەکاری و فەساد و کاری نەشیاویان بکەن؟ خوایە گیان بیان پارێزیانی زۆر خەمم بوو لە دڵی خۆما. بەڵام ئەو کاتێکەوە گەنجەکان دابەزین لە فڕۆکەکە بینیم هەمویان سپاس بۆ خوا دەمیان بە یادی خوا پاراو بوو، زبانیان بە یادی خوا پاراو بوو، ذیکری دابەزین لە
فڕۆکەیان نەخوێن ذکری ئەو دابەزین لە شوێن و لە منزڵ و لە شارێکیان نەخوێن یادی خۆیان نەکرد مەشغوڵی ئەوە بن بۆ شوێنی نوێژ و عیبادەت و پەرستش ئەگەڕان زۆر دڵم خۆش بوو سپاسی خوای پەروەردگارم کرد دڵە خورپەکەم نەما ئێمەش سپاس بۆ خوای پەروەردگار کە ئەو گەنجانە بینین ئەلحەمدوللیلا قورئان لەبەرەکەن پەیامی خوا جێبەجێەکەن دیراسەی قورئانەکەن حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەکەن ئێمە زۆر دڵمان پێیان خۆشە بە ئیزنی خوای پەروەردگار ئەیان پارێزێ و لە خوتخوتە و لە وەسوەسەی شەیطان بە دوورە بن و ئینشاءڵڵا ئەم گەنجە جوانانە و ئەم حافظ قورئانانەش ئەبنە مای خەیر و بەرەکەت و ڕەحمەت بۆ مامۆستاکانیان بۆ دایک و باوکیان و بۆ کۆمەڵگاکەشیان لە پاشانە و ئەبنە ئینسانێکی چاک خۆی گەورە پاداشتی خێری هەموو لایەکتان باتەوانێ و مۆفەقتان کە خزمەتی زیاتر کەن و ئینشاءڵڵا چاوی ئەم چاوگەشانەوە ئەم مناڵ و ئەم پەپولە جوانانەش ڕۆشنتر بێت ئینشاءڵڵا لەسەر خزمەتکردنی قورئان و پەیامی خوا بەردەوام بن وەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵا وبەرەکاتوه خی گەورە پاداشتی زۆر بەڕێز مامۆستا یوسف بەرپرسی لقی زانانی سلێمانی بداتەوە. بەڕێزان ئێستاش چاوەڕوانی بێکەوە کۆتایی پێدێنین و کاتی ئەوە هاتووە ئەو دوو قوتابیە بەهرەدارەتان پێ بناسێنین کە تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کردەوە کە ئەوانیش کاک محەممەد نەمیر مەحموود فەرموو و هەروەها کاک محەممەد هێمن تاهیرن. لە هەمان کاتدا داوا لە زۆر بەڕێز مامۆستا ڕۆژگار محەممەد دەکەین بفەرمێت بۆ پرسیینەوەی کۆتاوانەی حفظی هەردوو قوتابی ناوبراو. حتى تكون لما حفظت مطبقا ماذا يفيدك أن تسمى حافظا وكتاب آخر حفظ ما شو اسمه أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والذاريات ذروا فالحاملات وقرا فالجاريات يسرا فالمقسمات أمرا إنما توعدون لصادق وإن الدين لواقع والسماء ذات الحبك إنكم لفي قول مختلف يؤفك عنه من أفك قتل الخراصون الذين هم في غمرة ساهون يسألون أيان يوم الدين يوم هم على النار يفتنون ذوقوا فتنتكم هذا الذي كنتم به تستعجلون إن المتقين في جنات ونعيم إن المتقين آخذين ما إن المتقين في جنات وعيون محمد طارق إن المتقين إن المتقين في جنات وعيون آخذين ما آتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون وفي أموالهم حق للسائل والمحروم وفي الأرض آيات للموقنين وفي أنفسكم أفلا تبصرون وفي السماء رزقكم وما توعدون فورب السماء والأرض إنه لحق مثل ما أنكم تنطقون هل أتاك حديث ضيف إبراهيم المكرمين إذ دخلوا عليه فقالوا سلاما قال سلام
قال سلام قوم منكرون فراغ إلى أهله فجاء بعجل سمين فقربه إليهم قال ألا تأكلون فأوجس منهم خيفة قالوا لا تخف وبشروه بغلام عليم وأقبلت امرأته في صرة فصكت وجهها وقالت عجوز عقيم قالوا كذلك قال ربك إنه هو الحكيم العليم. سير ربع كمان تيا سير ربع كيدي. قال فما خطبكم أيها المرسلون. بارك الله فيكم جزاكم الله خيرا. طيب كنت ما توقعت يمكن. بارك الله. استغفر. بيروستان. الحمد لله. خی گەورە پاداشتی زۆر بەڕێز مامۆستا ڕۆژگار بداتەوە. عزیزان ئێستاش داوا لە زۆر بەڕێز سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵا دەکەین بفەرمێت بۆ بەخشینی دیاری بە مامۆستا ڕۆژگار. ئەو بڕگەی تایبەت دەبێت بە گفتوگۆکردن لەگەڵ هەردوو قوتابی بەهرەدار کاک محەممەد هێمن تاهیر و کاک محەممەد نەمیر مەحموود کە سوپاس بۆ خوای گەورە تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. باش لە سەرەتا بابزانین جەنابتان ناوتان چییە؟ خۆتان بناسێنن لە سەرەتا کاک محەممەد نەمیر. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين والحمد لله رب العالمين. من قوتابی محەممەد نەمیر مەحموود قوتابی لە دەستگا و قوتابی لە قوتابخانە بە پۆلی نوێم و تەمەند 14 ساڵ. زۆر باشە تەمەند پڕ بەرەکەت کاکە محەممەد. بسم الله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. من محمد هيمن طاهرة بولينوي بنارتيم 14 ساڵە. رحمەتان لێ بخوای گەورە تەمەندتان پڕ بەرەکەت کا یاخۆ. یعنی تەمەنی هەردووچیان الحەمدولله 14 ساڵە. با بزانم هەستان چۆنە کە قورئانی پیرۆزتان لەبەر کردیە کاک محەممەد نەمیر؟ واللهی لە بۆ هەستی قورئانی پیرۆز ئەوی ئەمن کەوا هەستی پێ دەکەم کە لە ئێستا حالیان ینی قورئانی پیرۆز ئەو کەسەی کەوا لەبەریتی هەست دەکات تام و خۆشەش تێدایەوە کو دڵی ڕۆشن کردیتەوە بە قورئان و بە ئاەتە پیرۆزەکانی و ئەمن گرنگتریشت کەوا ئێستا هەستی پێ دەکەم لە مێژ بۆ ئەو شتە لە دڵمدا هەبووە کەوا هەستم دەکرد ئەڵڵا تەعالە وعدەش پێدایمە کەوا ئەو فائیزە و برنەوەی بەدەست بهێنم کە قورئانی پیرۆز تاوا بکەم و خوا گەورەترین نیعمەتی لێ کردویم لەگەر تاواکردنی قورئانی پیرۆز و ئێستا هەست دەکەم ئەوەی ئەو هەدەفەی کەوا ئەو هەمە ماندووبوونم لە بۆی ینی لە بۆی کێشە ئێستا کەتەبەر و ئێستا هەیتم ئەم ئەو هەستە ئەجە لەبەر ئەوەدا ینی بەڕاستی خۆشترین هەستی هەیە و ئەو کەسەی ئەو ئاەتانی لە دڵیدا هەیە ئەوە دەزانیت ستامەچی هەیە. پێ دوایە برنەوەکەی تو بریتە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بەڵێ چکە هەدەفەکەم زۆر ئەوە بوو ینی بەڕاستی ئەو قورئانی پیرۆزیش خۆی لە خۆیدا کەوا لە شیعر و پەخشاندا تێکەراوە و تەشویقەشی وای تێدا بوو کەوا لە هیچ شەشی تردا نەبوو ینی لەگە هەر ئاەتەکەوا دەچوە ناو دڵم چی شتیتر هەبوو شتی پڕپوچ لای دەدا ینی هۆکارێک بوو لە بۆ بەخۆتکردنی لەبەر و ذاکرە بەخۆت بوون و هەستکردنەش خۆش کەوا ئێستا هەیتم و ئەوەش دەبتە ڕۆژێکی مێژووی لە بۆ من کەوا توانیم ئەو ئاەتە پیرۆزانە هەڵبگرم و ئینشاءڵڵا خوا یارمەتیمدا لە هەڵگرتنی و لە سەرم نەبێتە حوجە. اللهم آمین ئەجمعین جانب. لەوە هەموو خەڵکیش سەربەرزبی کاک محەممەدی بەڕێز جەنابەت هەستت چۆن؟ ڕاستی هەستێکی زۆر خۆشە یایەت و کەلامی ئەڵڵا تەعالە لەبەرکردبی هەست بە ئاسوودەی دەکەی و ئەو فەزلی خودای گەورەیە ئەو نیعمەتەی بەسەردا بەخشیە هیوادارم کەسانی کەش هەوڵدەن بۆ هەستکردن بەو هەستە خۆشە. یعنی هەستەکە کاکە وەرن تامیکەن وەنیە ئەگەر نا هەر کەسێک لەبەر نەکات ئەو هەستەی کە ئەتوو ئێستا دەیچێژی
ئەوان ناکێژنۆنیە هەستی پێ ناکەن زۆر باش یعنی ئەو دوو کاک محەممەدە بەڕێزە پێتان دەڵێن ئەوەی کە قورئانی لەبەر نییە ئەوەی کە دوورە لە قورئان بابێت تامی ئەو هەستە خۆشەی بکات چی ئەو چێژە خۆشەی بچێژی زۆر باش پرسیارێکی دیکە بە بێگومانی داک و بابتان هەوڵ و مادوونێکی زۆریاندایە تا گەیشتنە ئەو دەستکەوتە گەورەی چستان هەیە لە داک و بابتان واللهی لە ئێستاوەکەوە قسەی ناو دڵم ناشارمەوە و بەڕوو بەڕووی وەی دەرێم بەڕاستی دایک و باوکم گەورەترین یارمەتی دەربوون و هەتا خزمەکانیشم بەگشتی بەڵام دایک و باوک تایبەتێ لە بەرامبەر هەر هەمیاندا کەوە ئەو دایک و باوکەی هەموو کاتەچی یعنی مەسەن هەر داواکارێکمە با لەسەر حفظی قورئانێ ئەوان لە یارمەتی دەرم بوو مەسەلەن لە بۆ هەر دابینکردنی هەر شتێکی بوو بە یعنی بەڕاستی زۆر مادووبوونیا بەم وەرکێشایە و ئێستاش ئەم پڕ بە دڵ دەستخۆشانێ دەکەم و داواکارم لە خوای ئەڵڵا تەعالە کەوە ئەو تازە زیێڕینەی وعدی پێداینێ لە ڕۆژی دوایی ئینشاءالله دەخرێتە سەریە و کەوە ئەوان شایستەی ئەو ڕێزن دایک و باوکم کەوە ئەوەمە ماندوو هەوڵ و ماندووبوونیان بۆ کردیمە کەوا من توانیم قورئانی پیرۆز لەبەر بکەم و بەڕاستی ئەمن کەمتان خەوش بووم ینی وەک چۆن قورئان دەرێتن لە بەرامبەر دایک و باوکت بەو شێوە ینی بەڕاستی لەسەر قوڕز بۆم حاڵەی دەکەم ئینشاءالله لەو ڕۆ زیاتر بەڕێ هەرچەندە ینی زیاتر لەگەریان ئەوە بم باشتر بم چونکە کەوا زانیم ئەو فەضلە پاشەوەی کەوا ئەڵڵا تەعالە پێی بەخشیم لە پاشەوان کەوا ئیجتیهادیوانیشی لەگەڵدا بوو هەوڵماندووبوونی داک و باب دوای خی گەورە هەوڵماندووبوونی داک و بابتی لەگەڵ کەوان لە بچوشی هۆژڕا ینی لەگەڵم دابوون لە بۆ قورئانی پیرۆز ینی ئەوە نەبوو تەنها ئەمن تەسمینی شوێنە بکەن وەکو دەستگای نووری حکمە بەس لە بۆ حیفزی قورئان تا لەوێن دەربی لەگەڵت بوون هەتاوەکو تەواوت کرد دایک و باوکم لەگەڵم بوون هەتا مەسەرەن کە ئەم دەمدید هەموو کاتێک ئەوان خەریژی قورئانی پیرۆز بوون ئەمنیش هانوو تەشویق دەدرام لە بۆ ئەو قورئانەی کەوا دەمگۆ خوا دەبی کەلامەشی بەرز و بەڕێز بێ هەموو کاتێک ئەوە خەریشی بوون ینی ئێستاش کەوە دەرێم ئەو شوێنانەی کە داکەم ینی بە مۆبایلی دەداوە ئەو لەبەری دەکرد ئەم ئێستاش لەبیرمە ئەوان هەمووی بەکار ئاسانی دەڕۆی بەڵام ئەوانی تر کە ینی ئەوی لێ نەدا بۆ لە مۆبایلی ئۆشتانە لە بۆ بڕێک لەسەرم گرام بوو ینی هەستم کرد ئەوەندەی لەگەر داکەم بوو ئەوانەی یارمەتی دەرەکەی ینی بەڕاستی فەضلەکی زۆر گەورەی لە بەرامبەری خی گەورە بتان پارێز داواکارم لە خوا بە باشتی پانوبەرین شادی اللهم آمین اللهم آمین کاک محەممەدی بەڕێز کاک محەممەد من ماشەڵڵا هەردووشیان نایان کاک محەممەدە کاک محەممەد زۆر باش لێرەوە دەستیان ماز دەکەم سپاسیان دەکەم کە هەر لە گسوکیەوە گسکەیەوە منیان یارمەتی منیان داوە کە قورئانی پیرۆز لەبەرکەم و هانیان لەسەردام بەڕاستی لە دوای فەزلی خودای گەورە ئەگەوان نەبانە من نەدەگەیشتم بەو قۆناغەی داوا لە خودای گەورە دەکەم بە جوانترین شێوە پاداشیان بداتەوە چونکە بەم ناتوانم هیچ ناوەکی ڕاستیان بکەم هیچ گومانی تێدانە خی گەورە نمونەی داک و بابی بەڕێستان زیاد بکات وا بکە هەموو داک و بابەکان چاو لە داک و بابی بەڕێستان بکات یا ڕەبی زۆر باش بەبێ گومانی دوای ئەوەی کە زانیمان هەوڵ و مادووبوونی خۆتان و هەوڵ و مادووبوونی داک و بابیشتان زۆر پێویستە کۆمەڵک یان بڵێم شوێنێک دەستگایەک پێویستە کە تێیدا قورئانی لەبەرکەن چتان هەیە لە ئەو شوێنەی لۆ دەستگای نووری حکمە کە تەواوی قورئانی پیرۆزتان لێرە لەبەر کرد چیتان لێ واللهی لە بۆ دەستگای نووری حکمە یعنی بەڕاستی لە لای من دەستگای نووری حکمە نورێک بوو ڕۆشناییەک بوو کە لە بۆم کرایەوە ئەم بچم لێنە قورئانی پیرۆز تێدا لەبەر بکەم چونکە بەڕاستی هەموو شتەکان بە بەرنامە و هەمووی ڕێکوپێکە یعنی لەو دەستگایدا شتێک نەبوو مەسەن تووشی گوناحی بیان تووشی ئەوت بکە کات بە فیڕۆدانت بکە ینی هەموو شوێنێک ینی بەسیترین شت دەتان برێم هیچ شوێنێک نە قورئانی تێدا نەبیتن هەر شوێنێک تێدا دەڕێ قورئانی پیرۆز تێدا یعنی ئەوەندە بەسەکەوە دلیلە لەسەر دەستگای نووری حکمە کەوا هەر هەمووی لە خزمەت قورئانی پیرۆز تەرخان کرایە کەوا دەبێ ئەمە بەو پەڕی دڵمانەوە دەستخۆشی لێ بکەین کەوا وەکو نورێک لە بۆ ئەو کەسانە کرایت بوویتەوە کەوا بیانەیە قورئانی پیرۆز تێدا لەبەر بکەن و بوویتە ڕۆشناییەک لە بۆ نەک تەنها لە بۆ ئێرە لە بۆ هەموو کوردستان بەگشتی لە بۆ بەعامە ینی هەتا لە بچووترین کەسی دەستگاوە تا گەورەترین کەسی دەستگا
هەر هەمیان لە خزمەت دابوون لە بۆ پێگەاندنی قوتابی و بەڕاستی زۆر دەستخۆشیان لێ دەکەم خی گەورە نومەتان زیاد کە و هەموو شتێکیان لەم ینی دابین کردبوو لە بۆمە شتێک نەبوو ئەو شتشکاوە دەمێ باسی بکەم بۆ هەر شوێنەکەەوە دەچوم دایک و باوکم مەسەر شتێکی شک و گومانیان تێدا و دەیانگۆ نەکو شتێکی بەسەر خەمیان بوو طبعا حەق خۆشتیان بەڵام دەستگای نوێی حکمت بکات کە دەیانزای لە ڕێ قورئانەیە یعنی بەبێ زۆر جار مەسەنگە بەبێ پرسیش چوبام کێشەی نەبوو هەردەڕۆیشتم تاخیریش دەبوو کێشەی نەبوو چکە بەڕاستی جێکە زۆر ئەمین و ئەمانە و نورەشە لەنا ئەومە تاریشی و ظلماتێکەوە لە دنیادا خی گەورەتان سەر بەرز بنیاڕم فەرم کاک محەممەدجان دەستگای نووری حکمە خۆشەویستین شوێن لە من کە قورئان تێدا خوێندووە سپاس خودای گەورە دەکەم کە من لەو کەسانە هەڵبژاردووە کەم لەو دەستگا پڕ بەرەکەتونە قورئان بخوێنم کە هەموو ئینشاڵڵا بە پاداش بە خێر چاکە لەم بنووسێت کە دەستگای نووری حکمە شوێنێکی دەگمەن لێستا لە کاتی ئێستادا کە قورئانی تێدا دەوترێتەوە هەموو پڕ بەرەکەتون دا لە خودای گەورە دەکەم هەر بەردەوامیان بکات اللهم آمین ئەجمعین خی گەورە نمونەی دەستگای نووری حکمە و هەموو ئەو دەستگا و ناوەند و گروپ و کۆمەڵانە زیاد بکە کە لە خزمەت قورئانی پیرۆزن خی گەورە سەلامەتان کە باشە با بچینە سەر پرسیارێکی دیکە چ بەو هەموو مامۆستایانە دەڵێن کە لە خزمەتیان قورئانی پیرۆزتان لەبەر کردیە واللهی لەبارەی ئەو مامۆستایانەدا یعنی بەڕاستی نازانم چۆن ئەوەی یعنی نازانم چۆن هەستی خۆمیان لە بۆ دەرببڕم لە بە ئەو مامۆستایان چووکە بەڕاستی چکە زۆر لە سەنتەری حکمەوە دەستگای نووری حکمەوە زۆر لێرە بوویمە مامۆستایەکانیشم زۆر گۆڕیوە زۆری لەگەڵ یان بوویمە یعنی هەرچی مامۆستا بووە هیچیان نەبووە کەم تەرخەمبی لە بەرامبەر هەرمیان بەو پەڕی ئیجتیهاد و بەبێ مادوو بوونەوە ینی لە خزمەتم داوینە ینی وەی لێ هاتبوو مەسەرەن زۆر مامۆستا هەبوو کەوا کار و پیشەی خۆیان کەوا گرنگیش بوو بەڵام بەجیانە دەهێش لەبەرەوە یەک دەیانزانی ئەو قورئانی پیرۆزە و دووش دەیانزانی کەوا لە خزمەتی مندا ئەم کە قورئانی پیرۆز دەرێمەوە شتێکی زۆر باشە لە بۆ هەتا وەداوەکانم لە خۆی گەورەش کەوا بەردەوام کە خوا بەردەوامیاکە لەسەر ئەوە وە ئەو هەوڵماندوونە بە بەرامبەرەمەیان کردیا داواکارم لەسەر کەسی تریش بەردەوامیان بکە و خوا لێیان خۆشبی خوا لێیان ڕازی بی اللهم آمین ئەجمعین کاک محەممەدجان فەرموو براکە لێرە سپاسیان دەکەم یەکە بە یەکیان کە ئەو هەموو مادووبوونیان لەگەڵەمە کردووە بۆ لەبەرکەم قورئانی پیرۆز بەبێ هیچ سوڕازیەک کە خوای گەورە هەموو بە خێر چاکە لەویان بنووسێت بەڕاستی فەزلی خودای گەورەیە بەسەرەوە کە ئەمەی وای کردووە لەکە ئەو مامۆستای بەڕێزانە قورئان بخوێنین داوا دەکەم خودای گەورە لە فردەوس ئاعلا کۆیان بکاتەوە اللهم آمین ئەجمعین خی گەورە نمونەی ئەو مامۆستا بەڕێزانە زیاد بکات لە هەموو شوێنێکی زۆر باش پرسیارێکی کە با بزانین چ کاتێکتان هەبووە دیاریکراوی لۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز هەردووکتان بەجیا پرسیارەکەتان لێ دەکەم هیچ کاتێکی دیاریکراوتان هەبووە ئیوا هەیە دەڵێ ئەمن بەس بەیانیان پێم لەبەر دەکرێت ئیوا هەیە دەڵێ نامن بەس بە شەو ئایا هیچ کاتێکی دیاریکراوتان هەبوو وانگۆ لە لەبەرکردنی قورئانی پیرۆز هی قورئانی پیرۆز ینی ئەم هیچ کاتێکی دیاریکراو نەبووەوە هەتا لە بۆ ئەو قسەیەش کەوا بەس بەینە بەس دیڕان بەس عەسرایان بەس مەغریبایە هەر کاتێکی دیکە کەسێک لە خۆی اختیاری کردیە کاتێک بوونی نییە بەسان بری لە بۆ قورئانە دەبی ئیلا ئەو کاتەی دابی چکە ئەمن زیاتر حەزم بە سبەینا دەکرد چکە بەرەکەت و ینی بەرەکەتەکەی زیاتر لە کاتەکانی دیکە وە کاتەکەشی دوور و درێژە بەڵام قورئانی پیرۆز لە بۆ هەموو کاتەوە سەردەمەشایەتیە ینی ئەگەر لێ کات دیاری بکەین ینی شتەکە زۆر مانە واتایەکە زۆر غەڵەت دەردەچی ینی وەیە دەبرێت قورئانی پیرۆز هەندێک شتی وەردەژیرێ هەندێک شتی وەرناژیرێ هەندێک کاتی دەخیندرێ هەندێک کات ناخیندرێ نا قورئانی پیرۆز کات و دەم و زەمی نییە ینی هەمووی مەس هەر کاتەشی دەیخینی ئەوە جێ خۆی دەکاتەوە ناو دڵی ئینسانیدا وەڕاستی زیاتر سبەینان ئەوەم دەکرد قورئانی پیرۆزم دەخین و بەڵام کاتەکانی دیش هەم بوو مەسەڵەن ڕۆژی وا بە سبەینان ڕانە دەگەیشتم لە کاتی نیوەڕۆیان و عەسران قەرەبووم دەکردەوە بەڵام ینی هەموو کاتێک بەخۆی بەرەکەتە لە بۆ قورئانی پیرۆز ینی خۆی کاتەکە
دەکرێت بەرەکەت نەوی بەڵام بە قورئانی پیرۆز دەتوانانی بەرەکەت داری بکەیت. وایە دەکرێت پێمان بڵێ چ ڕۆژێکت لە یادە کە زۆر زوو هەستابی پێش کەڵەبابی هەستاوی بنمونە زۆر زوو هەستاوی دوای لەبەرکردنی قورئانی پیرۆز حتمە ڕۆژ هەبوو یانی لە کەبری نەکبری لە کاتی ڕەمەزانە ئەوانەش بۆ لەبەر ئەوەکەی جامعم کردبی ینی سەبرە ئەو ئاەتانە وەی دەکرد کەوادە تامی هەبوو هەستم کرد کەوا لە سبەینانیش هەرخۆی قورئان لە بۆ سبەینە زۆر خۆشە و تامی زیاترە سەعات لە ڕۆژەکەت لە یاد بیکە زۆر سەعات بەبیرم دێ ڕۆژەشان 2 سەعات پێش نوێژی بەیانی 2 سەعات پێش بانگی بەیانی زۆر باش 2 سەعات پێش نوێژی سبەینەی هەستا لەبە قورئانی پیرۆز باش و کاتەکەش زۆر خۆش بوو ینی ئەجا حتما بە تەنها جەنابەت هەست پێکردیە بۆ چێژەکەشی هەر جەنابەت هەست پێکردیە ئێستا هەست دەکەم ئەو کاتیلانەوە بڕێکمادی بوو بە بەڵام ئێستا بەرهەمەکەی دەبینی ئێستا ینی وەی لە هاتی حەز دەکەم دەرێم باشە ئێستا پاش قورئانی پیرۆز ئەی چ شتێکەیە دەوری بکەمەوە دیسان ئەی لەبەری بکەمەوە چکە هەرچەندە مڕاجعکردنەوەش فەرقی نییە بەڵام لەبەرکردن زۆر تامی زیاتر لە مڕاجعەکەی ینی خەریکە لێم تا ئەوە داخ کەوا بڵێم کو ئەوها زوو لە دەستم ڕۆی ئەی چی دیکە پاشەی لەبەرکەم ماشەڵڵا زۆر چاکە کاک محەممەدی بەڕێز فەرموو کاک محەممەد جان جەنابەت چ کاتێکی دیاریکراوەتە بوو لە لەبەرکردنی قورئانی پیرۆز یاخودنە بەڕاستی کاتێکی دیاریکرا نەبوو بەگوێی دەرفەت بوو چکات و لە هەر کاتێکدا بخین دەبێتە بەرەکەت بەڵام یعنی بەیانیان قیتەک خۆشتر تامەکی زیاتر لێ دەدیت لە کاتەکانیتکە دنیا ئارام بوو لەبان زیاتر بەیان دەبخین بەس هەر گوێرەی دەرفەت بوو چ کاتێکی وەختە بادەم بکەین زۆر چاک ئەی شەوەکت لە یادی کە زۆر تاخیر بووبی ئای شەوەکی یعنی لێ قورئانی پیرۆز حتما ئام دەخوین نوبینایە تاکەنجی مامۆسکە بەیان هێستام و بیناکەنجی خەوم لێ کردبوو ئەوەندە تاخیر خەوت لێکەوت یعنی نازانی کە هەستای کەی خۆت لێکەوت بوو وەنیە شەوەکەی زۆر باش ئەی بەیانیەکەی سەعات چەند بنمونە زوو هەستاوی نیو ساعت تقریبا پێش ساعت پێش بانگی بەیانی ماشەڵڵا زۆر باش پرسیارێکی دیکە هەفتانە چەندتان لەبەر دەکرد هەفتانە وەکو داوامی ئاسایی چەندتان لەبەر دەکرد بەخۆی لە ئاسایەکە ینی هەفتانە یەک جوزم لەبەر دەکرد بەڵام جاری وا هەبوو مەسەرەن زۆرترین ئاستەکەی ئەوی چکە مەزانم زیاتر و لە ڕۆژێکی زیاترم لەبەر کرد زۆرترینەکەی 2 جوونی و بە تەقریبی بەو شێوەیە هەفتانە بە ئاسایی دەوامی ئاسایی خۆی لەبەرەکەی چەندە زووەک یەک جوزە زۆرەکەشی 2 جوو نیو جاری واژەوە مەسە زۆر کەم بوو حیزبەکەم لەبەر دەکرد زۆر کەم بە نیو جوزە بوو زۆر باش بەڵێ ئەجە بەو شێوەیە ینی هەموو جار تەقسیم نەبوو چکە جاری وا بوو هەفتەکەی زیاترم لەبەر دەکرد هەفتەکەش کەمتر بوو بەڵام زۆر هەفتەش هەبوو ینی مەسەرەن پێم نەدەکرد ئەو کاتی دەگەیشتە سەر 4 ڕبعی یانی ماشەڵڵا خی گەورەتە ینی شتی دیم نەما و زیاتر خەریش خوڕانێ خی گەورە سەرکەوتت کای خوا کاکەم خوا بە کەسی دیش ببەخشی اللهم آمین کاکە محەممەدی بەڕێز جەنابەت داوامی ئاسایی چەندت لەبەر دەکرد بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی ئاسایی دام ڕۆبعک بوو هەتا بەس زۆر جای لە ڕۆبعکە تا زوو ئەچی بوو جاریش وها بوو ینی زۆرترینی لێک هەفتەی 2 جوونی کاک محەممەدیش جاری وها بووە هەفتەی وها بۆ 2 جوونی حەزر کردە ماشەڵڵا زۆر باش بە بێگومانی ئەوەی کە لێرەیە یان ئەوەی کە دوایە گوێی لەمە دەبیت باشە بە تایبەتتر ئەوەی کە لە تەمەنی جەنابتانە ئەها دەبینین لە پشتەوە هەندێکی لێ چاوەڕێی پەیامێنگۆیە چ پەیامەکتان لە ئەوانە هەیە کە لە هاوتەمەنی خۆتان یەکەم شت کەوە پەیامەکە هەر خۆی لە خۆی دەکە لێر دانیشتیمە حەز دەکەن کە ئەم پەیامەکەم هەیە لێرە کاتێکەوە ئەمن ینی دەزانن کە قورئانی پیرۆزم لەبەرکردیە بەڵام لێرەدا ئەمن داواکارم لە هەر کەسەکی ئەوی لەبەریتی ینی خوا لێ قبولکە و مڕاجعەکەی زیاتر بکە و ئەوەشی لەبەری نەکردیا یان بە تەمایە لەبەر بکە دەست پێ بکە هەتا زووە بە ینی محاولە بکە هەتا زووە پێی دەکرێت خۆی بگەینتە شوێنەشی لەبەرکردنی قورئانی پیرۆز ینی ئەگەر هەر چۆنێ بی ینی مهم ئەوەی گرنگ ئەوەی خۆت بگەین چکە بەڕاستی داخ حەسرەتە شتێدایە ئەگەر
بڕۆ لای خۆی پەروەردیگار مەسەڵەن قورئان لەبەر نەبی ئەزە بە ئاەتە شویان بە زۆر شوی بە هەر چەند بیتن بەڕاستی قورئانی پیرۆز ئەوی لەبەریتی ئێستا هەست دەکا کەوا خۆشێک ئەو هەستی بەو خۆشیە کردیە تامی ئەو خۆشیە کردیە کەوا لە ناو دڵیدا هەیە بەڵام ئەوی هێشتا مایەتی تامەکەی نەکردیە هەتا زووە بە ینی خۆی بگەین تێ بەڕاستی چکە خۆ نەگەیاندنی پەشیمانی لە دوایە خی گەورە سەلامەتان کات خی گەورە هیدایەت و ئەوەش قوتابخانە نافتە ڕێگر لە بۆ ئەو لە بۆ لەبەرکردنی قورئانێ و چونکە ینی هەر نمونونەکە لە خۆمدا لە بۆم بە دەرکەت ئەو 2 ساڵی پێش ئێستا لە قوتابخانە ئاستەکەم زۆر دابەزیبانی لە چاو پێشتر چونکە ئەوم گۆڕاوە بەڵام کاتێکە ئەو ساردەستم بە قورئانێ کردەوە ئێدەوەڵە ینی دەرسەکەشم کەمتر دەکرد بەڵام هەرخۆی کار ئاسانی بیانی ئەزە لێرەدا تەفسیری ئەو ئاەتە مالۆ دەکە ینی نمونە لەوانەیە کەسی دیش نمونەی دیتی بیتەوە مەسەڵەن لەو ئاەتەی کەوا لە سوورەت تەلاق دەرێ ومن يتق الله يجعل له مخرجا ینی شەر نییە مەسەڵەن ئەم لێرەدا برێم ئەم ئیلا تەقوا خۆم لە دڵیدا هەیە بەڵام قورئان خۆی تەقوا دروست دەکات لەو کەسێکەوە لە ناو دڵیدا هەیە ینی کاتێکەوە ئەو تەقوایە دەگاتە ناو دڵ یان قورئانی پیرۆز لەگەڵ لەبەر دەکەی ڕێگەیەک لۆ دروست دەبی لە دەرچوون لە هەموو کارەکان ینی لێ ئاسان دەبی لە هەر هەموو ینی هەموو کارەکانی جیهان لە بۆ ئاسان دەبی ئەوزە قوتابخانێ ئەوزە کارکردنە ئەوزە هەر شتەکە و داواکارم هەتا زووە خۆتان بگەین بە قورئانی پیرۆز و لەبەری بکەن ئینشاءالله ئەوەی بە قسمەتینەوە بە قسمەتی دەبی اللهم خی گەورە سەرکەوتوی کاک محەممەد بۆ ڕست کاک محەممەد هێمن دا لەو کەسانە دەکەم کە دەستیان پێکردیا بەردەوام بن ئەوان دەستیان پێ نەکردیا دەست پێ بکەن کە دوای کات نامینێ و پەشیمان دەبنەوە ڕاستە مادیبوونی تێدا گەت و قورئانی پیرۆز دەکەی بەڵام چێژ و تامەکەی گەلە زیاترە لە مادیبوونەکەی دەست بە قورئانی پیرۆزگەی سەرکەوت و سەرفراز دەبی لە دنیا و قیامەت هەست بە ئارامی دەکەی لە ناخی دڵتەوە بۆیە داوا دەکەم لە خودای گەورە هەم کەسێک هەم داد بۆ لەبەرکەن قورئانی پیرۆز اللهم آمین ئەجمعین خی گەورە پاداشتی بەڕێستان بداتەوە کاک محەممەد نەمیر کاک محەممەد هێمن خی گەورە بتان پارێزی و سەرکەوت و سەرفرازی دنیا و قیامەتتان کات یارمەتی دەرتان بیت لە هەموو قۆناغەکانی ژیانتان ئاوە سەرکەوتوو بوون و ئەو گەنجانەی کە لێرەن و ئەوانشی کە دوایی گوێبیستی قسەکانی بەڕێستان دەبن چاوتان لێ بکەن و ببنە پێشەنگە گلۆوان خی گەورە بتان پارێزی دیاڕ ئەزیزان ئێستاش داوا لە زۆر بەڕێز سەرۆکی دەستگا کاکتۆر عەبدوڵڵا دەکەین بفەرمێت بۆ پێدانی سوپاس و پێزانین بە خانەوادەی بەڕێزان کاک محەممەد نەمیر و کاک محەممەد هێمن زۆر بەڕێز دکتۆر هێمن تاهیر بەڕێزیان خانەوادەی کاک محەممەد هێمن هەردووچیان کاک محەممەد ماشەڵڵا خانەوادەی زۆر بەڕێز کاک محەممەد نەمیر قوتابیان دابەش دەکەین کاک محەممەد نەمیر مەحموود لە دەستگای نووری حیکمە و لە هەموو شوێنەکان قوتابیانی قورئان بتوانن ڕۆژێک لە ڕۆژان ئاوە تەواوی قورئانی پیرۆز لەبەرکەن و خزمەتی دینی پیرۆزی ئیسلامی پێ بکەن بۆ شێوە دێنە کۆتایی وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه كم في يومك من قرآن كم لك من ورد عيونه قارن حالك بالقرآن